سڵاوی خۆتان لێبێ و سەلام عەلەیکوم بەخێر بێنەوە هاوڕێیان من میر عومەرم ئاما زنجیرێکی دیری پرۆگرامی سبەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت پێشوەی دەست پێ بکەین بیرتانە چێ هەموو کاتێ لایکیان بڕگێ بکەن لە هاوڕەکانتان شێریکەن و ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان بنووسن ئێستاش دەست پێ دەکەین. پۆتین سەرۆکی وڵاتی رووسیا فەرمانی کردووە کە پلاتفۆرمێک یان با بڵێن کۆنسوڵێک هاوشێوی ئەکسبۆکس و پلێستەیشن دروست بکرێت لەلایەن وڵاتەکەیوانێ کە یاریەکانی لەسەر پەخشکرێت یان یاریەکانی لەسەر بڵاو بکرێتەوانێ. ئەم راپۆرتە لەلایەن ئارتیەوانێ بڵاو کرایەوانێکە وتەبێژی کرملن دمیتری پیسکۆف دەڵێ کە سەرۆک فەرمانی پێکردوون کە پلاتفۆرمێکی ئەوێت ئیتر هاوشێوەی کۆنسوڵێک لە ماڵا بێت یاخود سیستمێکی هەوری یاریەکانی لەسەر بڵاو بکرێتەوانێ. دوایە و جەنگەی ساڵی 2022 ڕوویدا لە نێوان ئۆکراینیا و رووسیا زۆرێک لە کۆمپانیا دیارەکانی گیان لقی سەرەکیان لە وڵاتی رووسیا برتە دەرەوانێ لە دیارتریشیان سۆنی مایکرۆسۆفت ئیە ئەکتیڤیژن و نینتەندۆ. ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە لە هەمان کاتە کۆمپانیای کە لەناو رووسیا شایاری دروستەکەن بە بۆنی جەنگەکەوانەیە کەمتر ئەم چالاکیان ئەم بازرگانیە با بڵێن ئەنجام بن. ئەمەش بووە هۆکاری ئەوەی کە سەرۆک بزانێت کاریگەری یار ئەلکترۆنیەکان چەندێک گەورەیە لە ڕووی بازرگانیەوانێ لە ڕووی ئابوووریەوانێ لە ڕووی دروستکردنی هەلیکارەوانێ و هەموو کۆمپانیاش لە وڵاتەکەی نەماوە فەرمانی بەوە کردووە کە دەبێت پلاتفۆرمێ دروستکرێت. بەڵام ئەو شارەزایانی کە لە بازاری دروستکردنی یاریەکانە کار دەکەن بە تایبەتیش لە رووسیا پێیان وایە ئەمە کارێکی ئاسان نییە تۆ کۆنسوڵێک دروستکەی ڕکابەری پلێستیشن و سۆنیکە کە بە دەیان ساڵە یان زیاتر لە دەیان ساڵە ناو بوارەکەیان و پێیان وایە ئەگەر لە ئێستادا دەست پێ بکەن ئەوە زیاتر لە 10 ساڵیانەوێ تاکو کۆنسوڵێک دروستکەن هاوشێوەی ئەم دوو کۆمپانیا زەبەلاحە لە هەمان کاتە بتوانێت ئەسڵەن بە نینتەندۆش بگاتەوانێ کە ئەو لە ڕکابەری سۆنی و مایکرۆسۆفت کەمێک دوورە. طبعاً فەرمانەکە کراوە و لە 25/6/2024 ئەم ساڵ دەست بەکار دەبن و بگرە سیستمی هەوریشی دەبێت واتە وەکو سیستمەکانی ئەزووری مایکرۆسۆفت کە شەرت نییە کۆنسوڵێکە هەبێت یاریەکان بتوانین لەسەر سیستمی هەوریش پەخشکەی. بەڵام ئەوانی کە شیکردنەوە بۆ ئەم بوارەکەن پێیان وایە ئەگەر رووسیا لەگەڵ چینە ڕێک بکەوێت پارچە ئامێرەکانی لێ بکڕێت و ئامێرێکی هەڵگیرا و دروست بکات سەرەتا رووسیا هاوشێوەی سیستێم دێک واتە لەگەڵ خۆتاوی بۆ شوێنان و یاری لەسەرکەی واتە سیستمێکی هەڵگیراوی کە یاریەکان ئیش پێ بکە لە ئێستادا باشترە. ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵەت چییە؟ و ئایا بۆ لە ئێستادا سەرۆکی وڵاتێک کەیشێکە لە دیارترین کەسایەتیەکانی جیهان لە ڕووی سیاسیەوانێ پێی وایە ڤیدیۆگەیم پێویستە بۆ وڵاتەکەی؟ ئێمە دەزانین کە ژمارەکان لە گەورەبوونایە و ساڵ بە ساڵی شیار ئەلکترۆنیەکان با بڵێن قازانجێکی زۆر لە بواری ئەنتەرتێنمنت تەرفیهی بەدەست دێنێت و سەرۆک پۆتینیش رووسیا دەیەوێت بەشێک لەم قازانجە بۆ وڵاتەکەی بگەڕێتەوانێ کە بە تایبەتی ئەم جەنگەی ڕابردوو زەرێکی زۆری لێدا لەم بوارەدا. ڕای تۆ دەربارەی ئەم بابەتە چییە؟ یاری ڕێد دێد ڕدمشنی 2 بوو بە باشترین یاری کە بەشی دووەمی لێ بڵاو کرێتەوانێ لە خەڵاتەکانی بافتا گەیمز کە شکە لە دیارترین ئیڤێنت و ئاهەنگەکان بۆ بەخشینی خەڵات بۆ یاریەکان لە هەمان کاتیشدا فیلم و بوارەکانی تر لە ڕکابەریەکی زۆر قورسە لە نێوان یاریەکانی هاف-لایف 2 هێڵۆ 2 دە لاست ئۆف ئەس 2 ڕێد دێد ڕدمشنی 2 بووە باشترین یاری کە بەشی دوی لێ بڵاو کرێتەوە تا ئەم خەڵات تایبەت بۆ یاریانی کە بەشی دۆمیان بڵاو کراوانێ و بەشی دۆمیش زۆر سەرکەوتوو بوو. طبعاً نابێت لێرەدا ئێمە تووشی شۆک بین و لامان سیر بێت چونکە یاری ڕێد دێد ڕدمشنی 2 کە بوو لە باشترین یاریەکان کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو بڵاو کراوەتەوانێ و لە ئێستادا دووەم یاریەکە زۆرترین فرۆشی بۆ کۆمپانیای ڕۆکستار کۆ کردوتەوانێ و پێویستیش ناگا باسیکەم زۆربەتان یاریەکەتان ئەگەر نەشکرد بێ بینیوتانە لە ڕووی چیرۆکیەوە لە ڕووی کارەکتەرەوانێ لە ڕووی گرافیکەوانێ لە ڕووی فیزیکلیەوانێ یەکێکە لە باشترین یاریەکان کە ساڵی 2010 بڵاو کراوانێ ڕکابەری باشترین یاری ساڵی دەکرد لەگەڵ یاری گادۆڤوار و لە هەمان کاتیشدا زۆرترین خەڵاتی بردەوانێ و بێگومان شایانی ئەوەیە لە بافتا گەیمز لەم ئیڤێنتەیە خەڵاتی باشترین یاری بەدەست بێنێ کە بەشی دووەمی لێ بڵاو کراوەتەوانێ. ڕای تۆ دەربارەی یاری ڕێد دێد ڕدمشنی 2 چییە؟ خۆم یەکە لە باشترینەکان. زیاتر لە 400 کەس کار لە نوێترین یاری CD Projekt Red دەکەن یان با بڵین بە شێوازێکی تر ناوی بێنین یاری The Witcher بەشی 4 کە لە ئێستادا ناوی سەرەتای پرۆژەکە بە ناوی پۆلاریسە کە بەڕێوەبەری جێبەجێکار لە CD Projekt Red وەڵامی هەنێک پرسیاری دایەوانەیە کە لە ئیڤێنتی وەبەرهێنەرەکان کراواتە ئەو کەسایەتیانە یان ئەو کۆمپانیانی کە وەبەرهێنانیان کردووە لە کۆمپانیای CD Projekt Red طبعاً کۆمپانیایەکی پۆڵەندیە و لە سەرکەوتوترین یاریەکانی سایبەر
سایبەرپانک و دەویچەرە بە تایبەتی دەویچەری سریکە بۆ باشترین یاری ساڵی 2015 یەکێ لەو پرسیارانی کە لە میخێل نۆڤاکۆڤسکیان کرد وەک وتمان بەڕێوەبەری جێبەجێکارە ئایا یاریەکە کەی بڵاو دەکرێتەوانێ لە ئیڤێنتەکە وتی لە ئێستا دەکات گونجاو نییە بڵێم یاریەکە کەی بڵاوکرێتوانێ یان کاتێکی دەستنیشانکراوتان پێ بڵێم بەڵکو لە مارکێتینی ئێمە بە بازارکردنی یاریەکە کاتێکی باشمان دەستنیشان کردووە زیاتر یاریەکە بڵاو بێتەوانێ لە هەمان کاتیشدا ڕێژەیەکی زۆر لە کارمەندەکانی CD Projekt Red وازیان لە یاریەکانی تر هێناوە لە ئێستادا بە تەحدیدی 403 کارمەند یاری لەم یاریاکەن و لە هەمان کاتیشدا دەڵێت یاری نوێمان دەویچەری 4 کە ناوە سەرەتاکی پۆلاریسە یاری دەویچەری سێ نییە و جلێکی جوان و تازەی لەبەرکرد بێ بەڵکو هەوڵمان ناوە لە زۆر ڕوانێ یاریەکە جیاواز بێت لە ڕووی ئیشپێکردن یاریکردن و چەندەها عناسر و بەڵێن ئێلمنتی تازەمان بۆ یاریەکە زیاد کردووە و کارێکمان لە یاریەکەیا کردووە کە پێشتر لە هیچ یاریێکی تران نەتان بینی بێ و بەڕاستیش دیارە کە تۆ 403 کەس لە یاریەکە کار بکات و وازدارەکانی تربێن و تەرکیزکەنە سەر ئەم یاریە بە تایبەتی ئەبێ چاوەڕوانی شتێکی تایبەت بکەین و بەڕاستی خۆشم یەکێکم لەو کەسانی کە چاوەڕوان بکەم جیهانێکی کراوە بە تامی دەویچەر ببینین ئەگە پێش 9 ساڵ یاریێکیان دروست کرده بێتەوە هەموو سەرکەوتنی بەدەستێناوێ بە DLCەکانیەوە ئەی ئێستا یاریەکی تر ئەڵێ هاوشێوی پێشووتر نییە و ئەو هەموو کارمەندەکاری تیا دەکات و پێشتر شتان نەبینیوە ئەبێ چی بکەن چاوەڕوانین پێشتر یاریەکانی دەویچەری کردووە و ڕاو دەرباری یاریەکانیان چییە و بە تایبەتیش کۆتا یاریان سایبەرپانک کە سەرەتا شکستێکی بەدەستێنا بەڵام دوایەوە توانیان لە ڕێگەی DLCەکەوانێ خۆیان بێننەوە منافسێکی گەورە لە نێوان پلێستیشن 2 بەڵێ پلێستیشن 2 پێش 24 ساڵ لەگەڵێکێک لە نوێترین ئامێرەکان نینتەندۆ سویچە کە کێیان دەبێت تا پڕفرۆشترین ئامێر لەسەر ئاستی جیهان طبعاً جێم ڕایەن پێش وازێنانی وەکو بەڕێوەبەر لە کۆمپانیای سۆنی ئەنتراکتیڤ وتی لە ئێستادا زیاتر لە 160 میلیۆن پلێستیشن 2 فرۆشراوە لە کاتێکدا لە 2012 وانێ با بڵێن ئەم ئامێرە دروست ناکرێت بەڵام لێرەدا ئامێرێکی تر نزیکە کە پێشی پلێستیشن 2 باتوانێت بێتە پڕفرۆشترین ئامێری یاریەکان لە جیهاندا ئەویش نینتەندۆ سویچە کە لە ئێستا 139 میلیۆن و 600 هەزار دانەی لێ فرۆشاواتە زیاتر لە 20 میلیۆن دانەی تری ئەوێ لێی بفرۆشرێت بۆ ئەوەی پێشی پلێستیشن 2 باتەوانێ و ببێتە پاشای پڕفرۆشترین ئامێری یاریە ئەلکترۆنیەکان تەمان هەردوو کۆمپانیاکە لە یابانن منافسە یەکتری دەکەن هەرچەنە با بڵێن ڕکابەری نینتەندۆ ڕاستەوخۆهی مایکرۆسۆفت هی ئەکسبۆکس و سۆنی پلێستیشن نییە بەڵام توانویەتی لە ڕێگەی ئامێرەکانی ڕابردووانێ لە ماوەی 30 ساڵی ڕابردوو سەرکەوتنێک یەکجار زۆر بەدەست بێنێت و فانێک و هەوادارێکی تایبەت بۆ یاری و ئامێرەکانی بەدەست بێنێت و توانویەتی لە ڕێی مارکێتین و بازارکردنەوەی یاریەکانی دەرخا تۆ لەو باوەڕەدای نینتەندۆ سویچ بتوانێت لە ماوەی ئەم چەند ساڵەیە 20 میلیۆنی تر بفرۆشێت و ببێتە پاشای پڕفرۆشترین ئامێری یاریەکان لە هەمان کاتە لە هەواڵی جیمڕایان ئەمێنینەوانێک کە بۆ ماوەی 30 ساڵ لە کۆمپانیای سۆنی کاری کرد دەستی لە کار کێشایوانێ وتی لە ئێستادا با بڵێن ناتوانم کاری خۆم و بە هەمان شێوە ژیانی خێزانی خۆم ڕێک بخەم چونکە بەرپرسیارەتێکی زۆرە تۆ لێکێک لە دیارترین و گەورەترین کۆمپانیەکان کار بکەیت طبعاً جیمڕایان زیاتر لە بەشێک با بڵێن بەڕێوەبەری بووە ئیتر لە ئەوروپا بێت لە بریتانیا یاخود لە ئەمریکا و هۆکارێک بووە کە سۆنی توانیوێتی بەم سەرکەوتنانە بگات و خۆشی دەڵێ جێی شانازیە کە توانیمە ئەم هەموو ساڵە لەم کۆمپانیایە بەردەوام و دایمەن کۆمپانیای سۆنی و بە تایبەتی پلێستیشن لە دڵی منە ئەمێنێتەوانێ یەکێک لە دیارترین کارەکتەرەکان لەناو دروستکردنی یاری و کۆنسوڵەکان لە جیهان و سەرپەرشتی بڵاوکردنەوەی پلێستیشن 5 دەکرد کە لە ئێستادا سەرکەوتنێکی زۆر باش و گەورەی بەدەست هێناوە و هەموو چیرۆکێک کۆتایەکی هەیە و کۆتایی جیمڕایان دوای 30 ساڵ لەگەڵ کۆمپانیای سۆنی و بە تایبەتیش بەشی پلێستیشن کۆتایی هاوڕاتان دەربارەی جیمڕایان چییە و ئایا لەو باوەڕێیان نینتەندۆ سویچ بتوانێت پێشی پلێستیشن 2 باتوانێت و پڕفرۆشترین بێت بە بۆنی یاری GTA 6 لە 5 پشکی ڕۆکستار کەمی کردووە بەڵام شتی وا چۆنە بێت زۆربەی گەیمەران چاوەڕوانی ئەم یاریان ویەکێک لە سەرکەوتووترین یاریەکانی جیهان چۆنە بێت ئەم یاریە کە ساڵێک یان ساڵێک کەمتری ماوە بڵاو کرێتەوانێ بێتە هۆکاری دابەزینی پشکی کۆمپانیا ڕۆکسار
ئەمیش لەبەر ئەوە دەگەڕێتەوانێت کە هەواڵەکان بڵاو کراوەتەوانێت کە یاری GTA 2025 بڵاو ناکرێتەوانێت دواکەوێ بۆ 2026 لە بەشی ڕابردووی سبەی گەیمینیشە باسمان کرد. بەڵام جەیسن شرێر کە راپۆرتێکی بۆ بلومبێرگ بڵاو کردوانێ وتی نەخێر من قسەم لەگەڵ چەند کارمەندێکی ڕۆکسارا کردووە بگرە گاڵتەیان بۆ قسە هاتووە کە بڵێن یاریەکە دواکەوێ ئێستا بە شوێکی باش کارەکان ئەڕۆن بەرەو پێشەوانێ بەشێکی باش یاریەکە تەواو بووە و لە ئێستا و تا ساڵی داهاتوو ساڵێکیان لەبەردەمایە و کارەکان زۆر باشەڕن. وتی ساڵێک پێش ئێستاکە قسەم لەگەڵ کارمەندەکان ناکردی وتی حالیان گەڕەڵاوژەیەک دروست بووە ناو کۆمپانیا و نازانین چی ئەکەین و سەرمان لێ تێکچووە. بەڵام ئێستا کارمەندەکان واناڵێن کاری خۆیان ڕێخسۆتەوانێت کارمەندەکان ئێستا نزیکترین لە کۆمپانیا ئێستا بە دەوامێکی فول دەوام دەکەن و کار دەکەن و یان بۆ ئیشکردن. هەر بۆیە پێی وایە جەیسن شرێر ئەڵێ کارێکی ئاساییشە بێت ئەگەر یارەکە دواکەوێ بۆ 2026 کە یاریی زەبەلا حەو ساڵانێکی زۆر کاری تیا دەکەن. بەڵام بپی ئەو هەواڵانەی پێم گەشتووە لە کارمەندەکان کە نزیکم لیان و هەواڵم لێ وەرگرتوون نەخێر ساڵی داهاتوو 2025 بڵاو دەکرێتەوە و پێویست بەم ترسە ناگات. طبعاً ئێستا دەڵێن باشە هۆکاری دابەزینی پشک چییە خۆگەر ساڵێکی بڵاوگرێت یا ساڵێکی تر چه سبب چه هۆکارە. طبعاً کاتی یاریەکان زیاتر لە جارێ دو ئەکەوێ بەشێکیان کە بڵاوە کرێنەوانێ نیشانی شکستە چکە پەلە ئەکەن بە تەواوەتی یاریەکە با بڵێن تەکمیلە ناکەن بە باشی بڵاوی ناکەنەوانێ بە تایبەتی لە یاری سایبەرپانک کە پەلەیان کرد لە بڵاوکردنی هەرچەنە چەند جارێکیش دواکەوت مە بووە هۆکاری ئەوە یاریەکە ئەو فرۆشە زۆرەی نەبێت لە ستۆری پلەیستیشن هەر یاریەکە دەربکەن لەبەر خراپی لەسەر پلەیستیشن 4 بۆیە کە پشکدا ئەبەزێ ئەوەی بەرهێنەرەکان ئەترسن کە یاریەکە دووا بکەوێ و مانای ئەوەی کێشەی تایە تەواو نابێت مەشوا دەکات زەرەر لە یاریەکە بە. هەر بۆیە یاری تا لە کاتی خۆیان بڵاو کرێتەوانێ ئەو کاتی کە کۆمپانیا و توێتی زۆر باشترە بێت و هەوڵ بن پێش ئەو کاتە هەموو کێشەکان چارەسەکەن. ڕای تۆ دەبارەی یاریەکی و پێی وایە ساڵی داهاتوو ئەو کاتی کە خۆیان دەستنیشانیان کردووە بە تایبەتی مانکە نازانین بەڵام زین ساڵی داهاتووە یاری GTA 6 بڵاو کرێتەوە یاخود نه. هاتینە کۆتایی سبەی گەیمینێم هەفتەیە ڕاتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتا بنووسن لە یاد نەکەن لایکی بکەن لە هاوڕەکانتان شێریگەن بۆ یانیش ئاگاداری نوێترین هەواڵ یاری ئەلکترۆنیەکان بن. من میر عومەرم ئەمە سبەی گەیمین بوو. سەلام عەلیکوم.